بەپێی ئامارە ڕسمیەکان ساڵی ڕابردوو 54,837 هاوسەرگیری لە هەرمی کوردستان ئەنجامدراوە. لە بەرامبەریشدا 11,699 حاڵەتی جیابوونەوەش هەبووە. ئامارەکان دەیسەلمێنن کە جیابوونەوە و هەڵۆشانەوەی خێزانەکان زیادی کردو و پێویستە هۆکارەکانی کەم بکرێنەوە. بەپێی ئامارەکانی ئەنجومەنی دادوەری هەرێم لە ساڵی 2021دا 54,837 هاوسەرگیری ئەنجامدراوە کە 18,964یان لە پارێزگای هەولێرە و 20,147یان لە پارێزگای سلێمانی و 2,285یان لە گەرمیان و 13,441 مامەڵەشیان لە دادگاکانی دهۆک تۆمارکراون. لە ئامارەکانیشدا ئەوە هاتووە کە لە ساڵی 2021دا 101 حاڵەتی ڕێپێدان بە ژنهێنانی دووەم هەبووە کە 73 حاڵەتیان لە پارێزگای هەولێر و 7 حاڵەتیش لە پارێزگای سلێمانی و 21 حاڵەتیش لە پارێزگای دهۆک بوون. هەر بەپێی ئامارەکان ساڵی ڕابردوو 11,699 حاڵەتی جیابوونەوەی هاوسەران تۆمارکراوە کە 4,043 حاڵەتیان لە پارێزگای هەولێر و 4,764 حاڵەتی دیکەیان لە پارێزگای سلێمانی و 1,093 حاڵەتیش لە گەرمیان و 1,796 حاڵەتیش لە پارێزگای دهۆک تۆمارکراوە. ئاماژە بۆش کراوە جیابوونەوەی نێوان هاوسەران لە ساڵی 2021 بەراورد با ساڵی 2020 زیادی کردووە. ئامارەکانی ئەنجومەنی دادوەری هەرێمیش ئاشکرای دەکەن لە هەرێمی کوردستاندا 12 هۆکار بۆ جیابوونەوەی هاوسەران هەیە. هۆکارەکانیش پێکهاتوون لە نەگونجان لەگەڵ یەکتر، ناپاکی، خراپی بەکارهێنانی مۆبایل، هۆکاریابووری، نەبوونی ماڵی جیا، جیاوازی تەمەن، توشبوونی یەکێکیان بە نەخۆشی، نەزۆکی، ژنهێنانی دووەم، بەشێکی دیکەن لە هۆکارەکانی هەڵوەشانەوەی خێزانەکان.